هاوڵاتیەکی عەرەبی دانیشتووی کەرکووک پاش 2 مانگ ڕفاندنی لەلایەن داعشەوە هێزەکانی دژە تیرۆر ئازادیان کرد. لە کۆنگرەیەکی ڕۆژنامەیشدا کە لە کەرکووک ڕێکخرا وتەبێژی هێزەکانی دژە تیرۆر ڕایگەیاند ئۆپەراسیۆنێکی هاوبەشیان لەگەڵ هەواڵگری و ئاسایشی کەرکووکدا ئەنجامداوە و لە گوندێکی نێوان حەویجە و دووبزدا ئەو هاوڵاتیان ئازاد کردووە. بەپێی زانیارەکانی کە گەشتۆ بە ئێمە ئەو باندێ بوون لە 7 کەس پێک هاتوون و ئەم 7 کەسە هاتوون ئەم هاوڵاتیان ڕفێندووە و دوای ئەوە بێگومان داوای قەرەبوویان لە داوای پارەیان لە خانەوادەکەی کردو بۆی ئەوەی کە بەربیرێت. بەڵام خۆشبەختانە دوای لێکۆڵینەوەی زۆری دەستگای زانیاری بە هاوبەشی هێزە ئەمنیەکانی کەرکووک و دەستگای دژە تیرۆر توانرا ئەم هاوڵاتیە لەو دۆزەخە ڕزگار کرێ و بگەێنرێتەوە بە خانەوادەکەی خۆی. ئەم باندە سەر بە داعشن بەڵام ئەو زانیاریانە زیاتر ڕوونەکرێتەوە چکە ئێمەشتا لە کۆڵینەوەین. قوسەی عەبدوڵڵا ئەو هاوڵاتیە بە ڕەگەز عەرەبەی دانیشتووی کەرکووکە کە پێش 2 مانگ و 9 ڕۆژ لەمەوبەر لە گوندی ئیدریسیەی سەربەدووبز لەلایەن باندێکەوە ڕفێنراوە و داوای بڕێکی زۆری پارە لە خانەوادەکەی کراوە بۆ ئازادکردنی. ئێستا ئەو کە لەلایەن دژە تیرۆرەوە لە گوندی کیفی ناوچەی حەویجە ئازاد کراوە سەرڕایستایشی هەوڵەکە وەک موعجزەیەک لە کارەکە دەڕوانێت. گەورەی بۆ ئەوی هێزانەیە کە منیان لە دەستی ئەو باندە تیرۆریستی ڕزگار کرد. من ڕوبەڕووی مەرگ بووبوومەوە. ئەوان داوای پارەیەکی زۆریان لە کەسوکارەکەم دەکرد. هیوان بە ژیان نەما بوو. بەڵام سوپاس بۆ ئاسایش و دژە تیرۆر ڕزگاریان کردم. شادبوونەوەی ئەم هاوڵاتیە بە کەسوکارەکەی پەیامی ڕوونی کارکردنی هێزەکانی ئاسایش و دژە تیرۆرە کە پاراستنی ئارامی ئەم شارە بە خەمی گەورەی خۆیان دەزانن. ئاسایش و دژە تیرۆر جارێکی تر هاوڵاتیەکی تری ئەم شارەیان لە مردن ڕزگار کرد. ئەوان هەمیشە جەخت لەوە دەکەنەوە کە پاراستنی ئارامی دانیشتوانی کەرکووک ئەرکی ئەوانە و لەو پێناوەشدا قوربانی بۆ ئەدەن. سامان کەریم کورد سات نیوز کەرکووک.